ئێوارەی ڕۆژی هەینی 27 تشرینی دووەمی 2020 زانایەکی دیکەی ئەتۆمی ئێران لە تارانی پایتەخت لە هێرشێکی چەکداریدا کوژرا کە ڕاستەوخۆ بەرپرسانی ئێران ئیسرائیلیان بە ئەنجامدەری ئەو هێرشە زانی. لە دوای بڵاوبوونەوەی هەواڵی کوژرانی موحسین فەخریزادە میدیاکانی جیهان کردیانە مانشێتی سەرەکی هەواڵەکانیان. لەگەڵ ناوهێنانی فەخریزادە ناوی دەستگای هەواڵگیری ئیسرائیل مۆسادیش دەهێنرێت بەو پێی چەندین ساڵە داواکراوی ئەو دەستگایە بووە. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا کە ئێستا دەنگۆی ئەوە هەیە پێش تاوبوونی وادەی سەرۆکایەتیەکەی گورزێکی سەربازی لە بەرنامە ئەتۆمەکەی ئێران بوەشێنێ لە تویتەرەکەی هەواڵی کوژرانی فەخریزادی لە تویتی ڕۆژنامەنووس و شیکەرەوەیکی ئیسرائیلیەوە تویت کردووە. ڕۆژنامەنووسە ئیسرائیلیەکە لە تویتەکەیدا هەواڵی کوژرانی فەخریزادەی دا و بە بەرپرسی یەکەمی بەرنامە سەربازیە نهێنیەکانی ئێرانی وەسف کردووە کە چەندین ساڵە لەلایەن مۆسادەوە داوا کراوە. بڵاوکردنەوەی ئەم زانیاریانە لەلایەن تویتەری فەرمی سەرۆکی ئەمریکاوە بە جۆرێک دانانی ناڕاستەوخۆ هەژمار دەکرێت بەوەی ئیسرائیل ئەو کردەوەی ئەنجام داوە. ئیسرائیل بە بەراورد بەو ئۆپەراسیۆنە سەربازیانەی لە سووریا و عێراق و لوبنان پێشتر ئەنجامی داون زۆر بەکەمی ئۆپەراسیۆنە هاوڵگیریەکانی دەگرێتە ئەستۆ وەک ئەو بۆردومانە بەردەوامانی لە ساڵی 2016ەوە دژی هێزەکانی ئێران و گروپە چەکدارەکانی لە سووریا ئەنجامیان دەدات کە لە سەرەتادا نکۆڵی لێدەکردن بەڵام دوای ماوەیەکی زۆر دانی پێدانا. لە یەکەم کاردانەوەی بنیامین ناتانیاهۆی سەرۆکوەزیرانی ئیسرائیل لەسەر کوژرانی فەخریزادە لە چەناڵی تایبەتی خۆی لە تەلێگرام نووسیوێتی بەشێک لەو کارانەی ئەم هەفتەیە ئەنجامیان داون ئەوەیە هەنگاوێکیان ناوە کە ئاڵۆزی زۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەهێنێتە ئاراوە کە بەشێک لە میدیا ئیسرائیلەکان بەستویانەتەوە بە پرسی کوژرانی فەخریزادەوە. ئەم ڕووداوە چەند ڕۆژێک بە دوای دیداری هاوبەشی نێوان مایک پۆمپیۆ وەزیری دەرەوەی ئەمریکا و بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل و شازادە بن سەلمان دێت کە بە نهێنی لە ناوچەیەکی سعودیە ئەنجامیان دابوو میدیاکانی ئیسرائیل دیدارەکەیان ئاشکرا کرد. جگەلەوە ناتانیاهۆ هەر ساڵی 2018 لە دیدارێکی گشتیدا باسی فەخریزادە دەکات و دەڵێت ناوی ئەم کەسەتان بیر بێت کە لە پشت بەرنامە ئەتۆمیەکەی ئێرانەوەیە. پێشتریش نیویۆرک تایمز ئاشکرای کردبوو لە ئۆپراسیۆنێکی هاوبەشی ئەمریکا و ئیسرائیل لە مانگی ئابی ئەم ساڵدا لە ناو تاراندا کەسی دۆمی قاعیدە کوژراوە بەڵام ئێران ئەو زانیاریانەی ڕەت کردەوە. دۆسیەی ئەتۆمی ئێران چەندین ساڵە مەترسی سەرەکی ئیسرائیل و ئەمریکایە بەوەی ترسی گەورەیان ئەوەیە ئەو وڵاتە دەستی بە چەکی ئەتۆمی بگات. ئەوە ژوای کردووە هەمیشە بێتە گەرمترین دۆسیەکان. تەنانەت ئەم ساڵ لەسەر ئەو پرسە هەڵگیرسانی جەنگێکی تەواو عەیار لە نێوان ئەمریکا و ئێران لە ئانوساتدا بوو. کوژرانی فەخریزادە لەم کاتەدا پێ ناچێت تەنها ئامانجی لە ناوبردنی زانایەکی ئەتۆمی بوو بێت وەک چەند بەرپرسێکی ئێرانیش با میدیا ناوخۆیەکانی ئەو وڵاتیان وتووە ئامانجی کردەوە تیرۆریستیەکە پەلکێشانی ئێرانە بۆ ناو جەنگێکی هەمەلایانە لەگەڵ ئەمریکا و ئیسرائیل.